یکمین گورانی که اوشو پێشکەشەکەی چییە ناوی وڵا گۆرانیەکمان بەناوی غوربەت ئامادە کردووە مۆسیقاکەی کاک فاروق ئامادەی کردووە بە هاوکاری مامۆستایان ئەنجا پێم وابێ ئەم ئاوازە گەڕێتەوە بۆ ناوچەی کرماشان هونەرمەندی بەڕێز شارامی نازری بوتوێتی ئێمەش خۆمان تۆزە دەستکاریمان کردو شعرەکەی برای بەڕێز کاک ئەحمەد محەممەد بەڵێ مامۆستا فاروق باپیر و گروهی موسیقا فەرموون زرد